ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ئاڕۆتۆفیقم لە قسەم شوی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە باسکردن لەسەر جارێکی دیکە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. بۆچی یەکێتی نیشتیمانی کوردستان نیگەرانە لە یاسای هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە و لە هەمان کاتیشدا یەکێتی نیشتیمانی کوردستان سکاڵایشی لە دادگای باڵای فیدرالی تۆمار کردو لەسەر ئەموارکردنەوەی یاساکە ئەو یاسایی کە هەیە دەست نایە بۆ هەڵبژاردن لە ئێستادا لە هەرێمی کوردستان یاخودنا ئەو گۆڕانکاریانە چین کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت لە هەمواری نوێی یاسای هەڵبژاردندا هەبێت. ئەگەر گۆڕانکاریەکان بە دڵی یەکێتی بوو یەکێتی نیگەرانەکانی ئەڕێوێتەوە یاخودنا. بەگشتی ئەم شەو قساکەین لەسەر کۆی ئەم بابەتانە و کۆمەڵێک بابەتی گرنگتر پەیوەست بە یاسای هەڵبژاردن و هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بە میوانداری برای بەڕێزمان کاک زیاد جەبار سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمان. بەخێر بێ کاک زیاد. خۆشحاڵین نزیکەوە لەگەڵمانی. بەگشتی سەرەتا با لەوە دەست پێ بکەین، ینی بڕیار بوو کۆمەڵێک کۆبوونەوەی گرنگتان ئەنجامدا، ینی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و لەسەر کۆمەڵی خاڵی باش ڕێکەوتن، بەڵام ئێمە بینین لە ئێستاشە ینی یەکێتی نیشتیمانی کوردستان نیگەرانی زۆر دەرەبڕێ بەرامبەر بە یاسای هەڵبژاردن لە هەرێمی کوردستان. نیگەرانەکانی ئەوە لە چیەوە سەرچاوی گرتووە بە دیاریکرێت؟ سپاس، ئێوارەتان باش. سڵاو ڕێزمان بۆ بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان. زۆر سپاس. لە ڕاستیە کاتێکە تەوێ باسی هەڵبژاردن کەی پێویستە دوو بابەتی ئەساسی هەیە قسەی لەسەر بکرێت. یەکەم یاسای هەڵبژاردن، دووهام کۆمیسیۆنی هەڵبژاردن. دیارە کۆمیسیۆن لە هەرێمی کوردستان کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانە کە ئەرچی ئەوەی پێست پێدراوە کە سەرپرشتی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بکە. کۆمیسیۆنەکەش وەک هەموو لایەکە زانن کە لە ساڵی 2019ەوە کۆتایی پێهاتوە کۆتوتە بۆشایی یاسایە و بووەتە ماوە بەسەرچوو. یاساکەش یاسای ژمارەیەکی ساڵی 1992 کە ئەم یاسای 31 ساڵ لەمەوە پێش دەرچووە. ئێمە لە ڕێکەوتنی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بۆ کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەک لە ئەوەی کە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی هەیە و لەلایەکیش ئەوەی کە لە نێوان پارتی و ویزوتنەوەی گۆڕان لەم دوو ڕێکەوتنە هەردووچیان بۆ کە ڕێکەوتن بۆ کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان. یەکێک لە خاڵە ئاساسیەکانی ئەم ڕێکەوتنانە ئەوەیە کە لەم خولەی پێنجی پەرلەمانی کوردستان یاسای ژمارەیەکی ساڵی 92 هەموار بکەینەوە و ئەم یاسایە ڕەهندێکی نیشتیمانی هەیە پێویستە بە سازانی نێوان هێز سیاسیەکان بێ. ئەمە بە نەسێکی وازەح لە ڕێکەوتناکە هاتووە. واتە ئەگەر ئەمە ئەم خاڵە جێبەجێ نەکرێ ڕێکەوتنەکەی نێوان پارتی و یەکێتی بۆ کابینەی بۆ پێگەرانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ نەکراوە. بۆ ئەم مەبەستا ئێمە چەندین جار قسە و باز لەسەر ئەم بابەتە کراوە. یەکەم کۆبوونەوەی سەرۆکی فراکسیۆنەکان کە من بەشداریم کردو لەگەڵ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان لە ڕۆژی 3/11/2021 واتە ساڵێک و 3 ڕۆژ پێش تەواوبوونی وادەی یاسایی و قانونی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانەوە ناکە درێژ کراوە. ئەو کاتەی کە بەڕەسمی ینی لە ڕووی قانونیەوە کۆتایی بە پێکە 6/11/2022. ئێمە ساڵێک و 3 ڕۆژ پێشەوە داوامان لە هەموو فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی کوردستان کرد کە بەپێ ئەو ڕێکەوتنانە کە لە نێوانمانایەم هێزانەی کە لە حکوومەتن و هێزەکانی معارەزش بەو پێی کە ئێمە وتومانە ئەم یاسا ڕەهەندی نیشتیمانی هەیە پێویستە سازانی لەسەر بکرێ فەرمونون بە هەمومان پێکەوە بسازێن یاساکە هەموار بکەینەوە. لەو ڕۆژەوە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان بەڕەسمی بەێمیان ڕاگەیان کە ئەوان دژی هەر دەستبردنێکن بۆ یاساکە و پێویست هەڵبژاردن بۆ یاسایە بکرێ ئەوان لەگەڵ هەموارکردنەوەی یاساکە نین. لە دوایەوە بەروارەوە من نامەوێت یەکەیەکە بچمە سەر بەروارەکان. 8 کۆبوونەوەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان لەلایەک وە سەرۆکی فراکسیۆنەکان بەجیا ئەنجام دراوە. لە هیچ کام لەمانە هەموو جار قسە و باز لەسەر ئەمەکراوە نەگەیشتوونەتە ئەوەی کە پارتی لەگەڵمان بێ بۆ هەموارکردنەوەی ئەم یاسایە. ئەوان ئەو کاتە تەمەن نیانەویست هەماری یاساکە بکرێت مبەرڕاتیانەوە بوو کە درنگ ئەو فریان ناکەین. من لێرەوە ڕابگەین و چەندین جاریش ئەممان دووبارە کردوێتەوە. 3/11/2021
ئەگەر ئەو ڕۆژە بەیەکەوە هەمومان بڕیارمان بدایە کە یاساکە هەموار بکەین و کۆمسیۆنەکە کارا بکەینەوە بەیەکەوە هاوتەری بەیەکەوە جێبەجێیان بکەین من خەڵکی کوردستان دڵنیاکەمەوە پێش تەواوبوونی وادەی پەرلەمانی کوردستان کە 6/11/2022 بوو پێشەوە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئاکرا ئێستا خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەست بەکارەوە بەڵام ماوەیەکی دوور و درێژ ئێمە بە بەردەوام لەم ملمولانەیە بووین لەم هەوڵانە بووین بە هەموو لایەک هەوڵیەوە دراوە هەم لە ڕێگەی هەردوو مەکتەبی سیاسی پارتی چێتی و کە دانیشتەکان کراوە هەردوو دەستگا هەڵبژاردن و فراکسیۆنەکانی کە دۆستەکانمان هەموو ئەمانە ئەم هەوڵە دراوە بۆی کە ئەم ئێمە بیانووی ئێمە بۆ هەموارکردنەوەی ئەم یاسایە هەموو لایەکمان متتەفیق بووین و بە لەو دانیشتانە بە پارتیشەوە کە ئەم یاسایە یاسایکی باش نییە پێویستە هەموار بکرێتەوە و کۆمەڵێک بابەتی خاڵی ئێساسی یان مادەی ئێساسی هەیە لەم یاسا پێویستە هەموار بکرێتەوە ئێمە هاتین بۆ ئەمەیان لەگەڵ هێزە سیاسەکانی کە لەگەڵ کۆمەڵی دادگەری لەگەڵ یەکگرتووی ئیسلامی لەگەڵ نەوەی نوێ لەگەڵ ئەندامانی سربەخۆ کە لە پەرلەمانی کوردستان هەن و هەروە فراکسیۆنی گۆڕانجی خۆیان پرۆژەیەکیان بۆ هەموارەکە پێشکەش کردو کە هەموارەکەی ئێمە پرۆژەکەی ئەوان لە ناوەڕۆکە ئامانجێکی هەبووە کە بۆ هەمواری ئەم هێزانە نەک هاوڕابووین هەموو سازاین نەک هاوڕابووین بڵین جملەیەک باس کراوی هاوڕایە بەیەکەوە پرۆژێکمان پێشکەش ماعدا پارتی دیموکرات نەبێت چاوەڕێەوە بووین کە پارتی دیموکراتی کوردستانیش بێت طبعاً پارتی دیموکراتی کوردستان بە حکومەی کە هێزی یەکەمە لە کوردستان ئەتیباری خۆی هەیە کە وردەکاری کە بیر بۆ چوونەکانی ئەوانش لە هەمواری یاساکات جێگەی بێتەوە ئێمە چاوەڕێەوە بووین کە پارتی دیموکراتی کوردستان بێن لەگەڵمان بسازێن بەڵام بەداخۆ لەو کاتی ئێمە چاوەڕێەوە بووین ئەوان کۆنگرێکی ڕۆژنامەنووسیان کرد لەو کۆنگرا هەڕەشەی بەکارهێنانی زۆرینەیان کرد لە پەرلەمانی کوردستان باش ئێمە بڵێت خۆڵا ئەمێ لەسەری وەسم کاکانی زیاد چکە خەڵک زۆر بازەوەکات و زۆری لایەنەکانی ژانی تەرکیزیان کەوتە سەرەوە بابەتەوە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان بە زۆرینەیەشی ڕەها ئەتوانرێت بابەتێکی ئاوها گرنگی نیشتیمانی تێبپەڕێنرێ ئەگەر تێپەڕێنرا هەڵوێ سێشێتی نیشتیمانی کوردستان چیە بێ بەڕاستی تێناپەڕێ لە بەرەوەی یەکەم ئێمە لەو اتفاقانە لەو ڕێکەوتنانەی کە لە ڕابردووە وەکوتم بۆ پێگەرانی حکوومەت لەوێ ئەمە ناونراوە کە ئەبێ سازانی هێز سیاسەکانی لاسۆ پاشان ئێمە کۆبنەوەمان کردو هەمومان لە ڕاگەیانەکانەوە بینیتان سەرۆکی فراکسیۆنی پارتی ئێمەمانان هەمومان ئەوە ماوەتۆ کامی یاسانە ڕاندی نیشتیمانیانێ پێویستە هەمومان بەیەکۆ بسازین لەسەری ئێجا قسەکە لێرە پارتی ینی بەردەوام جەخت لەوە کاتۆ کە ئەم یاسانە ڕاندی نیشتیمانیانێ پێویستە بسازین لەسەری ئێ باشە لەو ماوەیە کە ئێمە پرۆژەمان پێشکەش کرد هەموو ئەم هێزە سیاسیانە سازاین پارتی ناسازێ لەگەڵمانە لە کاتیشە داواکە کە بسازێن کاتە پارتی دیموکراتی کوردستانە کە ئەوێت ڕۆژەکان بەڕێ بکات کێشە بۆ هەڵبژاردن و بۆ ئەوی کە هەڵبژاردن نەکرێت ئێمە دوایم کاتە لە پاش ماوەیەکی زۆر تەوان بەداخوای لێ هات کە ئیتر بەرەوە ڕۆیشتین کە کاتی یاسایی هەڵبژاردن کۆتایی پێبێت و بیر لە هەمواری یان بیر لە درێژکردنەوەی پەرلەمانی کوردستان و حکوومەت و سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەوانە بکەینەوە ئێمە دانیشتین بەیەکەوە کە بۆ ئەوەی کە بۆ ئەم درێژکردنەوە دابنیشین ڕێکەوتنێکمان کرد اتفاقێکمان کرد لە چەند خاڵەکە یەکەم ئامانجمان لەم درێژکردنەوە ئەم ماوەی درێژکردنەوە پێکەوە دابنیشین کە هەمواری یاسای هەڵبژاردن و کۆمیسیۆن کارا بکەینەوە بە یەکەوە هاوتەری ئەم دوانە تێپەڕێنین و لەگەڵەوەشە چەند خاڵێکیکە کە مەبەستمان بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان لەو ساڵە ئەنجامی باەکێک لەوانە نردنی پرۆژەی بودجە بۆ پەرلەمانی کوردستان کە بەداخۆ لە 10 ساڵی ڕابردووە هەرێمی کوردستان قانونی بودجەی نەبووە کە ئەو بەشێکی ئەو نائەدالەتی و ئەو نادادپەروەری و ئەو ناشەفافەتی لە هەرێمی کوردستان دروست بووە بەهۆی نەبوونی قانونی بودجەوە کە هەمومان ڕێکەوتین لەسەروی کە حکوومەتی هەرێمی کوردستان فشار بکەن حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژەی بودجە بنێرێ بۆی بۆ ساڵی 2023 قانونی بودجە هەبێ لە هەرێمی کوردستانە وا لەگەڵەوەشە چەند خاڵێکیکە کە گرنگ بۆ بەلامانەوە ئیشی لەسەر کراوە کە ئەمانە
کاریان لەسەرکا کە من ئێستا ڕەنگە نەمێوردەکاری و بەڵام لە دوایەوە لە بری و ئەمانە جێبەجێ بکرێ ئەم هەوڵانە بدرێ بەداخۆ ڕۆژ بە ڕۆژ بارودۆخەکە بەرەو ئاڵۆسترە ڕۆی کارگەیشتەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە تەواوەتی چەند لە ڕابردوش پێشەوەش هەروواوە بەڵام جا بە تەواوەتی لە ڕووی ئابوووریەوە دەستبینێتە بینەقاقەی سنوورێکی دیاریکرا و نەعەدالەتیی زۆر لە پرۆژە خزمە گوزارەکان ئەنجام بدرێ و جیاوازیی زۆر لە نێوان ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان بکرێ تا کارگەیشتەوەی کە تیمی حکوومەتی هەرێمی کوردستان دوای چەندین دانیشتن و گفتوگۆ و ناقەشەکردن لە نێوان خوانە بۆ هۆیەوەی کە تیمەکەمان لە حکوومەتی هەرێمی کوردستان بایکۆتی کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیران بکەن. ئەمانە هەمووی فشار بوو بێ لە کاتی خۆیان بۆی کێشێتی ڕازی بکرێ بە هەندێک خاڵ لە بەرامبەر ئەوانەی کە لایەنی بەرامبەر لێتانی داوا کرد. لە ڕاستی ئەماکرێ ئەوان بەڵام ئەوەی کە هەبووە بەعمل ئەمەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کردی کە من بەداخۆواڵم مەسەلەیەک لەوەی کە لە کارنامەکەی حکوومەتی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان خوێنرایەوە کە لەو 4 ساڵات جێبەجێ یەکێک لەوانە نەمانی ئاسەواری دوودارەیە لە هەرێمی کوردستانە بەڵام بەداخۆ ئایا لە هەرێمی لە هەموو خەڵکی کوردستان نەزانەیە لەم 4 ساڵە ئەوەی کە مەسەلەی دوودارەی زەق نەکراوەوە تۆخ نەکراوەتەوە ئەمانە و کۆمەڵە نەعەدالەتیانەی کە هەبوون بەم شێوە چەق بە سوێ ماوە هەموو محاولانی کراون بۆ هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن هیچ کاریگەریەکی نەبوو تا و کاتێک کە لەلایەن سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و مبادرەیەک ڕاگەیەنرا کە سەرەڕای هەموو ئەو کێشانەی کە هەمانە کە لە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو کێشانە کێشە ئەمنیەکان کێشەی ئابووری سلێمانی هەمووەمانە وەلا بمرێ لەبەرەوەی هەڵبژاردن بابەتێکی نەتەوەی و ڕاندێکی نیشتیمانی هەیە فەرمونون ئەگەر هێزە سیاسەکان جارێککە لەسەر بەزی گفتوگۆ دابنیشتنەوە بۆی بتوان هەمواری یاساکە بکەنەوە و کۆمیسیۆن کارا بکرێتەوە بۆی بتوانین هەڵبژاردن لە کاتی خۆیان بکەین. ئێمە لە مانگی 2023 دەستکرا بۆ کۆبنەوەانە چەند کۆبنەوەیەک ئەنجام درا کە چەند یەکەمیان لە کۆتایی مانگی 2023 بوو دڵخۆش بووین بۆی کە لە 2023 پارتی دیموکراتی کوردستان گاتە و قەنەعەتی کە هەمواری یاساکە بکرێتەوە فەرمودا دابنیشین لەسەریان ڕێ بکەین. دوای چەندین دانیشتن کە ئێوە خۆتان ئاگادارن ڕاگەیاندەکان و خەڵکی کوردستان هەموو ئاگادارە لەسەر چەند خاڵێک تەمەنە و پرۆژەیە کە ئێمە پێشکەشمان کردەوە چەند ئەو پرۆژانەی تریش کە هەیە 26 مادەی یاساکەی هەموار کردبووە بەشێکی ئەساسی لەو مادانە لێک تێگەیشتن لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی کۆمەڵی دادگەری گۆڕان یەکگرتو و دروست بوو کە بۆ هۆی مای دڵخۆشی هەموو لایەکمان کە لە هەموو خاڵە ئاساسیەکان یان مادە ئاساسیەکان کە 4-5 مادەی ئەساسی تایە کە چەند جارێکە مەڕوون کراوەتەوە بگەینە ڕێکەوتن بەڵام ئەمە دەرکەوت کە هەمووی تەنیا کات کوشتن بوو تەنیا ئەوە بوو بۆ ڕای گشتی ڕابگەیەنرێ کە چاشکاریەک دروستکرێ کە ئەوە تێوە لە هەموو شتێک ڕێکەوتوین ئەوە لێک تێگەیشتنمان هەیە بەڵام ئەخیرەن لە خاڵە ئاساسی کە ئامانجی پارتی دیموکراتی کوردستان بووە تاوەکو ئەم لەحزەی کە من لێرە دانیشتوم نەگەیشتوینەتە ڕێکەوتن نەهاتوونەتە پێش لەگەڵمانە کە بریتە لە مەسلەی پێگاتەکان لە هەرێمی کوردستان و ژمارەی پێگاتەکان لە هەرێمی کوردستانە دیارە ئێمە یەکێک لەو خاڵانەی کە لە حەزەوت تێبینی جددی لە نێوان هەموو هێزە سیاسیانە هەیە لەسەری مەسلەی ئەوەیە کە ئێمە لە هەرێمی کوردستانە ئەو خولەی پەرلەمان کە ئێستا کارای و ئیشەکات لەم خولا نەمانتوانی و هاوسنگی نوێنەرایەتی شارەکانی هەرێمی کوردستان ڕەچاو بکرێ کە ئێستا زۆر ناهاوسنگی تایە شارێکی مەسەرەن وەک سلێمانی بەبێ پێویستە بە پێی ڕێژی دانیشتوانی ژماری دەنگدەری نوێنەرایەتی بێ لە پەرلەمانی کوردستان شاری هەولێری خۆشەویست دهۆک هەڵەبجە بە هەمان شێوە بێ بەڵام ئەم هاوسنگیەمان نەپاراستەوە بۆ یەکێک لەوانەی کەوتومانە لە هەموارەکە کە ئەبێ کارێ بکەین یا بیرۆکەیەکمان هەبێ بۆ ئەم هاوسنگە بەپارێزێ دوو مەسلەی تۆماری دەنگدەران ئەم تۆمارێکی پخود نییە لە ڕابردووە ڕخنە و گلەیەکی زۆر بە تایبەت لە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هەبووە کە ئەم تۆمارێکی خراپە تەزویر هەبووە لە هەڵبژاردنەکانی ڕابردووە مەسلەی داتاکانیان ئاماری وەزارەتی پلاندانانی هەرێمی کوردستان کە بەداخۆ وەزارەکەتەکە خۆی هاترافی پێناکە ئێمە داوامان کردووە کە ئاماری وەزارەتی
پلاندانانی عراق بەکاربێنێ کە ئەوەش خۆ بینی باشترین ئامارە مەسلەی ئەوەی کە داوامان کردووە کە خۆتکردنەوەی تۆماری دەنگدران بۆ ئیتیهام نەکردین بەوەی کە تۆماری دەنگدران تاوان زۆری پێچێ پاکردنەوەی وتومانە بە مەتری عراق ئەوەی 2020 عراق هەڵبژاردننی پێ کردووە بام و پێداویستەکانەوە بێن باڵبژاردننی لەرانەکان لە هەرێمی کوردستانیش پێ ڕازی بوون لە کاتی هەڵبژاردنین هەمومان پێ ڕازی ومان ڕێکەوتوین ئەوەی کە ما بووە لەسەر مەسلەی پێگاتەکان کە پارتی دموکراتی کوردستانە بێ لێرە بە سەلاحەت و بەڕوونی ڕای بگەێنم پارتی دموکراتی کوردستان ئەوێ مەسلەی پێگاتەکان ئەو 11 کورسی پێگاتەکان وەک چۆن ئێستا بەکاردێ لە داهاتووشا بە هەمان شێوە بەکار بێت ئێمە دوو خاڵی ئەساسیمان هەبوو لە مەسلەی پێگاتەکان ئەوەگەیچێتی نیشتمانی کوردستان ئەچید ئێمە هەل لە سەرتاوەوە بە درێژایی مێژووی جێتی نیشتمانی کوردستان پێگاتەکان ئەنسوورێکی ئەساسی بوون لە شۆڕۆژ لە ناوی جێتی نیشتمانی کوردستان و بە تەقدیرەوە لە سەردەمی ڕۆژهەڵات مام جەلال سەیری پێگاتەکان کراوە ڕەنگە ئەوە بۆ سەرۆلەکەی بۆی جێتی نیشتمانی کوردستان بگەڕێتەوە کە لە ڕابردووە هەل لە خولی یەکەمی پەرلەمانی کوردستان هێچێتی نیشتمانی کوردستان دەست پێشکەر بووە بۆ پێگاتەکان بەڵام ئێمە داوامان کردووە بۆ دوو خاڵی ئەساسی یەکەم پێگاتە لە هەرێمی کوردستان نوێنەراتی ڕاستقینی پێگاتەکان بکە نوێنەری هێچێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دەبن کە بەداخەوە ئێستا بەشێکی زۆری ئەو پێگاتانە ئێستا نوێنەراتی پارتیەکەن نەک پێگاتەیەکی لە هەرێمی کوردستان دوو تومانە هەموو شار و شارستانی هەرێمی کوردستان هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان لەکوێ پێگاتە هەیە پێویستە مشارەکە بکە بەشدار بێ و نوێنەراتی هەبێ نەک تەنیا لە ناوچەیەکی معەن هەموو ئەم نوێنەراتیانە شارێکی وەک سلێمانی ماوەی 30 ساڵی ڕابردووە لە 5 خولی پەرلەمانە قەت ڕۆژە ڕۆژە مەسیحێکی خەڵکی سلێمانی نەبووەتە ئەندامی پەرلەمان باشە ئەمانە هەموو کۆمەڵی کێشە و کەموکوڕی زۆر بوون لە یاساکە کە پێویستی بۆ بوو کە ئێمە یاساکە هەموار بکەینەوە بەداخەوە لەسەر مەسەلەی پێگاتەکان وەکوتم دوجار تاوان ڕێی یەکێتی نیشتمانی کوردستان و کۆمەڵی دادگەری و بزودنەوەی گۆڕان و یەکگرتو و نەوەی نوێ و سربەخۆکان وازەحە لە دوو پرۆژە یاساکە لەسەر پێگاتەکان قسەی خۆی کردووە یۆنامیش پێشنیاری هەبوو بابەتەوە زۆر گرنگی ڕێی پێگاتەکان خۆیان وەی گیراوە خۆیان قسەی خۆیانیان کردووە باشە یۆنامی هەردوو لامان داوامان لێکردن کە ڕێی خۆی پێشنیاری خۆیان بکەن ئەوان پێشنیاری خۆیان کردووە تا ئەم لەحزەی کە ئێمە دانیشتوین لێرە بە یەک گوشەش پارتی دیموکراتی کوردستان ڕێی پارتی لەسەر پێگاتەکان نەوتووە هەرێ پێگاتە وەک خۆی چۆن بۆ لە ڕابردووە ئاوا بمێنێتەوە پێگاتانە هەرغی خۆی بێ بۆ ئەوەی لە ڕابردووە لە داهاتووە لە پەرلەمانی کوردستان ئەم چۆن لە ڕابردووە تاقی کرایەوە ئەم 11 کورسیە معادلاتی هێزی پێ بگۆڕێ لە پەرلەمانی کوردستان دوجار منەمە باسکەم دوجار قسە و باسمان دوای ئەخیر کۆبوونەوەی ئێمە و پارتی دیموکراتی کوردستان قسە و باسمان لەسەرەوە کرد کە جارێککە دابنیشینەوە ئێمە داوامان لە پارتی کرد کە ئێمە هەموو ئەوە ڕعەکانی ئێمە وازەحە لە بەردەستانە کە یەکێتی نیشتمانی کوردستان ئەم هێزانە داوامان کردووە چۆن هەرێمی کوردستان ئەکرێتە 4 بازنە لەسەر ئاسی پارێزگاکان پێگاتەکانیش بکرێنە لەسەر ئاسی پارێزگاکان بکرێنە 4 بازنە و بە پێی ئەو ڕێژەی کە هەیە زۆرینەیە ئێمە معادلەیەکمان دانابوو کە بەشێک لە ئەوەی پێگاتەی کریسیان وانە مەسیحی بۆ سلێمانی و تورکمانیش بۆ گەرمیان ئەوەی لێبێت ئێمە داوامە لێکوتمان من خۆم داوام لێکردن قسەم لەگەڵکردن تکایە خۆتان یەکلا بکەنەوە لەوەی کە قسەیەکتان هەیە لەسەر مەسەلەی پێگاتەیان مرونەیەکتان هەیە لەم بابەتە بۆ ڕێبکەوین تکایە لەگەڵ قیادی خۆتان قسە بکەنەوە ئاگدارمان بکەنەوە ئێمە چاوەڕێی ڕێی ئێوەین کە دوا دانیشتنی خۆم بکەین لەسەرەوە تاوەکو ئەمڕۆ منەم وەڵامەوە نەگرتوێتەوە و هیچ جوابێکیان نەداینێتەوە لەسەرەما بەڵام ئەوەی کە من تێگەیشتم کە پارتی لەو دوایە چاوەڕێ و بڕیارەی مەحکەمەی ئیتیحادی بوو کە مەحکەمەی ئیتیحادی بۆ شێوە بڕیار بدات درێژکردنەوەکە هەڵبۆشێنێتەوە بۆ ئەوەی کە کۆمسیۆنی عێراق بەو یاسا کۆنەی کە بێکەڵکترین یاسا هەڵبژاردن هیچ مانایکی نایەوێ بەو یاسایە بکرێ ئەو یاسایە بێتە بێشەوە یعنی ئەکرێ بڵێن 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145
پارتی دیموکراتی کوردستان بە شێوەیەک لێتە پێشەوە وەکو هەموو بابەتەکانی کە بۆ هەڵبژاردننی بە شێوەیەک گێتە پێشەوە کە ئەوەی خۆیەوێ ئاوا بێت نەک ئەوەیە ئێمە بە پێچوانەوە لە یەکێتی نیشتمانی کوردستان ئێمە ئەوەمانەوەی کە هەمومانەمان هەموو لایەنەکانیانێ بڕوامان بەوەیە کە ئەچید هێز سیاسەکانی کەش من نامە لە جاتیوان قسە بکەم بەڵام بە پێی پرۆژەکە ئێمە پرۆژەمان پێشکەش کردووە بە دڵنیایە ئەومانیش هەمان ڕێیانەیە ئێمە ئامانوێ هەڵبژاردنێکی ئامانجمانە یاسایەکی ڕێک و پێکی مۆدێرن کە ئەو کێش ئەو کەم کوڕانە ناو یاساکە یەکلا بکرێتەوە و هەموار بکرێتەوە و هەڵبژاردنێکی پاوک و بێگەل لە هەرێمی کوردستانە بکەین کە هاوڵاتێکی ئەم هەرێمە چێ دەنگەی بخاتە سەسنۆکەوە دڵنیا بێ لەوەی کە دەنگەی پارێزراوە و دەنگەکەی ڕوا بۆ نوێنەری کە هەیەی ئەبێ بیر لەوە بکەینەوە کە لە هەرێمی کوردستان لە هەڵبژاردنەکانی ڕابردووە دو هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە لە ساعت چەندی خەڵکی کوردستان چوونەتە سەسنۆکانی دەنگدان ئەمە بێومێدیە بەوەی کە خەڵک دەنگەی خۆی خاتە سەسنۆکە بۆ نوێنەرەکەی بچێ لەبەرەوە ئێوە بێ مطمئینیەک دروستکەین گرنتیەکی وا هەبێت بە یاسا ئەم گرنتیەکە کەس ناتوانێت ئەم گرنتیە بکە بیاسایکی وا هەبێت کە گرنتیەوە بێت کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەشی زۆری هاوڵاتیان بچنە سەسنۆکانی دەنگان دەنگدەن بۆ نوێنەری کە خۆیان ئامانجێنە ئەمە ڕوئیا و تێڕوانین یەکێتی نیشتمانی کوردستان و ئامانجی یەکێتی نیشتمانی کوردستان ئێستا کەوتینە کۆتایی ڕێگەکە کۆتایی ڕێگەکە کۆتایی یەشێتی بە چ ڕێگەیەک ڕازیە و ئەگەر لە بەرامبەرە بۆ نمونە ئەو بابەتی کە ئاماژت پێدا پارتی ئەگەر مەبەستی بووە ینی دادگای باڵای فدرالی بڕیار با لە یاسایی بوونی درێژکردنەوەی ماوەی پەرلەمان و دوو سەرۆکایەتێکی دیکە ئەگەر بۆی بچۆیاتە سەر یەشێتی ڕازیە بوو هەڵبژاردن بەو شێوە لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێت ئەگەر ڕازی نەبووە یەشێتی هەڵوێستی چییە بوو وە چی پێ ئەکرا ئێمە داوای ئەنگە ڕازی بوون چییە ئێمە داوای ئەومان کردو هەمواری یاسا بکرێتەوە ئیتفاقمان کردووە ڕێکەوتنمان کردو لەگە پارتی ئەو کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئیتفاقە دروست بووە و پاشان تا ئێرە هاتوین ماوەی 2 ساڵە فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان مەکتەبی هەڵبژاردننی یەکێتی نیشتمانی کوردستان مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان لە هەوڵین بۆ ئەوەی ئەم هەواری ئەم یاسایە بکەینەوە ڕێگە نەماوانەی گری نەبەر ڕێگەی علاقات و پەیوەندی هەردوو مەکتەبی سیاسی ڕێگەی هەردوو مەکتەبی هەڵبژاردن لە ڕێگەی فراکسیۆنەکەمان بەدایان کۆبوونەوە دۆستەکانمان حتا قونسوڵی وڵاتان کە هاتوون بەردەوامێمە باسیەوە کراوە پرۆژەکان لە ڕێگەی خۆمۆنێرا بۆ هەموو قونسوڵەکان کە ئەمەیە خواستی ئێمە هەموو ئەم ڕێگانەمان گرتوۆتە بەر ئێستش بەدڵنیایەوە ئەو هەرچی ڕێگەی یاسایی و دەستوری هەبێت لە هەرێمی کوردستان لە عراق ئێمە گرینە بەر بۆی کە ئەوێ بەو یاسایەوە خەڵکی کوردستان نەچێتە بەردەمی هەڵبژاردن چونکە پێویست دەکات وەکو وتم ئامانجمانەوەی کە هەڵبژاردنێکی پاک و بێگەل بکرێ فەرمونون ئێستا زۆر جا قسە لەسەرەوەکەن لێرە لێ کۆمەڵ قسە فڕێ درێ هێزێکی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان کێشەی ناوخۆیی هەیە لە هەڵبژاردنەتە چێ من لێرەوە ڕاگەێنم فەرموو پارتی دیموکراتی کوردستان هێز سیاسەکانی کەش هەموو بەتەچی دامادەن فەرمونون با لە ماوەیەکی کەمە هەمواری یاساکە بکەین و یاساکی باش ئامادە بکەین لە کاتی خۆی هەڵبژاردنەکان بکەین ئەگەر 100 جار ئێمە بەدەم هەڵبژاردنەکانگە 100 کێشەی ناوخۆی یەکێتی نیشتمانی کوردستانە بێت بەڵام بە یاساکی ڕێک و پێک کە هەڵبژاردنێکی پاک و بێگەر بکرێت لە هەرێمی کوردستان لەبەرەوە ڕەتەکەنەوە کە بۆ نمونە بەرامبەرتان ئاراساکرێ کاڵێ وەکو یەشێتی ناوێ هەڵبژاردن بکرێ ئەوە یەشێتیە ینی مراوەغاکە بە کات و دەیەوێت کاتەکە بکوژێ من لێرە ڕوونم کردەوە لێرەوە ڕوونم کردەوە کە ئێمە لەگەڵ ئەم هەموو هێزە سیاسیانەی کە نوێنەراتیان ناپەرلەمانی کوردستان سازاوین و پرۆژێکمان پێشکەش کردووە تەنیا پارتی دیموکراتی کوردستان نایب سازە لەگەڵمانەواتە پارتی نایە هەڵبژاردن کرێ بەڵام یەکێتی نیشتمانی کوردستان یەک حرەکە یەکێتی یەک داواکاری یەکێتی نیشتمانی کوردستان لە یەک کۆبوونەوە بە یەک گوشە باسی یەک ڕۆژ دواخستنی هەڵبژاردنمان کردبێ نەمان کردووە لەبەرەوە بۆی ئەو یاسایش کەەوە بێت ئێمە وت پێم وتی و کۆڕام گەیان هەرچی ڕێکاری قانونی و دەستوری هەیە لە هەرێمی کوردستان و عێراقی گرین نەبەر بۆ ئەم بەبەستا ئێمە سکاڵەمان لە دادگای باڵای فدرالی دادگای باڵای چاوەڕێی چیەکەن لەو سکاڵایە ئەو سکاڵایە داوامان کردووە تاوان سکاڵەکە ئێمە ڕێک ئەو بەشێکی ناو ئەو پرۆژەیە کە پێشکەشمان کردووە شتێکی زیامان نەکردووە
ئەوەی لەو پرۆژا پێشکەشمان کردو کە قەنعاتمان وایە بێ گۆڕانکاری تیاکرێ بە قەنەعاتەوە ئەو سکاڵامان تۆمار کردو و پێش چەند مادەیەکمان لە یاساکەچی دێمازانین کە ناکرێت تاان لە هەموو قانونەکە بدرێ لە ڕوو قانونیەوە مەبەستشمان نییە ینی هەموو قانونەکە تاانکەین چەند مادەیەک لە قانونەکەمان پێشکەش کردووە و سکاڵامان پێشکەش کردووە و چاوەڕێی نەتیجەی باشیشین چیمانەوێت ئەوەمانەوێت کە یاسایەکی هەموارکراوی ڕێک و پێ کە بتوانین هەڵبژاردننیش پاک و بێگرد و نەزیی پێ بکەین لە کوردستانە ئەمە دوا قسەیەکێتی نیشتمانی کوردستانە کە ئێمە ئەمانەوێ هەڵبژاردننیش پاک و بێگە ئەمە ئامانزمان هەڵبژاردننیش پاک و بێگەر لە هەرێمی کوردستانە بکەویش بە تێڕوانینی ئێمە و دۆستەکانمان و هێز سیاسەکان کە پەیوەندیمان بەیەکەوە هەیە هەموو لایەکمان مقنعین بۆی کە ئەو یاسایە هەموار بکرێتەوە توانین هەڵبژاردنێکی باشن باشە لە دەرەنجامی ئەوەی ئەگەر دادگای باڵای فیدرالی لە بەرژەوەندی ینی سکاڵاکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاریدا و بڕیاردانەکەش بە دڵی ئێوە و لایەنەکانی دیکە بوو کە لەگەڵ هەڵبژاردنێکی پاک و بێگەردن و لە چوارچێوەی هەموارکراوی یاسایەکی نوێ لە هەرێمی کوردستان کاردانەوەکان دوای ئەوە چیە بێت ئەو قۆناغی کە هەرێمی کوردستانی تیەکەوێت چۆنەی بینن کاردانەوەکان هەڵبژاردنێکەکەین لە هەرێمی کوردستانە و نەتیجەی هەڵبژاردنەکانیش من دڵنیان بەدڵی هەموو هێز سیاسەکانەوێ و کەس ناتوانێت عن لە هەڵبژاردن نەبدا. پارتی دیموکراتی کوردستان ڕازیە بێت؟ وڵی با ئێمە پێش حەدەست نەکەوین بزانین محکەمە فیدرالی بڕیاری چیە دات بەڵام گرنگەوەیە کە ئێمە بتوانین شاڵا شتێ بکرێ کاڵبژاردن لە کاتی خۆی ئەنجام بدرێت. ئێستش ئومێدتان هەیە کاڵبژاردن لە کاتی خۆی ئەنجام بدرێت؟ من ئێستا بە جەنابتان مەگەرە و ئیرادەیە هەوێ بە دەتایبەت لای پارتی دیموکراتی کوردستان ئێستاش بڕیار بدەین ئەتوانین هەمواری یاساکە بکەینەوە کۆمیسیۆنەکە هاوتەریب لەگەڵ یاساکە دەربچێنین و کارای بکەینەوە هەڵبژاردن لە کاتی خۆی ئەنجام بدرێت. بە پێوەی کە جەناب سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان بە دڵنیایەوە ینی سەرۆکی فراکسیۆنی پارتی و لایەنەکانی دیکەش دەبینیت و گفتوگۆتان بەردەوام وایانە لەسەر ئاستی سیاسی و لەسەر ئاستی باڵا یەکێتی و پارتی دەواازە و دەرگاکانی گفتوگۆ کراوەیە یاخود نەخێرە مەش بە تەواوەتی داخراوە و ڕەوشێکی تەمومژاویە گوزەرێ لە نێوانم دوو لایەنەیە لە ڕاستی ئەمە باسی هەڵبژاردن نەکەین لێرە بەڵام بێومێدەکە لەسەر و پارتیش پەیوەندی هەیە بێومێدەکەمان لە ئێستا کە باسەکەین بێومێدیە کە پارتی دیموکراتی کوردستان بۆ هەمواری یاساکە و بۆ ئەوەی کە ڕوویایەکی هاوبەش دروستکەین هەڵبژاردن لە کاتی خۆی ئەنجام درێ ئەم بێومێدەکەمان لەمەیە بەڵام ئەچی ئێستا خۆتان نزان لەسەر ئاستی حکومڕانی لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا تیمەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە پەیوەندی بە هەڵبژاردنەوە نییە پەیوەندی باڵشانە بەڵام تیمەکەمان لە بڕیاردانی یەکێتیشی وە زانی واگاداری هەڵەیەکێتی ئێستا تیمەکەمان لە حکوومەت نیگەرانن کە ماوەیەکی دووری درێژە بایکۆتی کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیرانیان کردووە چەند جارێک لە ڕێگەی پەیام و پەیامناریەوە داوا کراوە لە تیمەکە بگەڕێنەوە بۆ حکوومەت بەڵام بە نەسەکی سەریح و وازەح تیمەکەی ئێمە لە حکوومەت وەڵامیان داوێنێتەوە کە ئەو بارودۆخی کە ئێستا لە سلێمانی گوزەرەکە ئەو نائەدالەتی بەرامبەرم شاراکرێ کە ئێستا هەتا لە مەسلەی موچە ئەو داهاتەی سنووری پارێزگای سلێمانی کە هەموو مانگێک بڕێک پارانێرێتە سلێمانی و لە ١٤ ئەو بڕێ کامێنێتەوە لە سەرداهاتی ناوخۆ بینێرن بۆ سلێمانی ئەوەی کە لە داهاتی سلێمانی هەر تەنیا بە شێوا کادیان بەشیش ناکە کە تەنمێ ینی تەمیلی موچەکەی پێ بکرێ ئیتر مەسلەی خزمە گوزاریە ڕێگەوبان پارەی نەخۆشکانەکان پێداویستی و نەسرەی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەر شتێک هەر نووسراوێک لەم شارەوە بگاتە حکوومەتی هەرێمی کوردستان یەکسەر نووسراوێکی بۆەکەن کە ئەوەنە تەخسیس کرابەوە تەنیا ئیمزاکەی لەسەر عیدی جەنابیانە لە خوارە داواکەن لە سلێمانی و لە باقی ناوەندی هەرێم لە سلێمانی کە جێبەجێ بکە لەسەر داهاتی ناوخۆی سلێمانی ئەچی دەمە دەستی نابی نەقاقەی سلێمانی وای کرد کە ماگانە کوردێنانێکی زۆرەیە لە شانی پێشوا زۆربەتان جۆتان لێ بوو کە وەزیری دارایی باسی وی کرد کە فعلەن بەش ناکات و کوردێنان هەیە لە باتوی بێباتی ناممان علاج کرا کە ماوەی 8 مانگ زیاترە ئەمە داوا کراوە لە حکوومەتی هەرێمی کوردستان و
بە زیاتری چەندی کۆبنەوە لە ئەوەنێ من ئاگادارم کراوە بۆ ئەوەی مەسلەی موچە بکرێتە مرکزی بۆی ئەو نەعادالەتی کە هەیە ئەبینین چه غەدرێک لەم سنوورەکرێ و نەعادالەتیەک بەرامبەرم سنوورەکرێ ئەمانە نەهێڵین ئێمە خوبنەکانمان لەسەرمە وەڵامەمان بۆ ناردوون فەرموو هەموو داهاتی هەرێمی کوردستان لە خەزێنی حکوومەت هێرێمی کوردستان کۆ بکرێتەوە دادپەروەرانە دابەشکرێ بەسەر هەموو ناوچەکان و هەموو شار و شارچەکانی هەرێمی کوردستانە لەگەڵمان نەهاتون و تا ئێستا وەڵامی ئەمەیان نەبووە ئەو وەزعی حکوومەت و حکومڕانیە لە هەرێمی کوردستان ئەچیت لێرەشەوە ئەو نیگەرانیانە هەیە و بازێک لە جانبی تری هەتا ئەو سیناریوانەی لەسەر مەسلەی ئەمنی دروست کران ئەوانە شەوکە بوونەتە کێشە کە داواکاریەکانێکی نیشتیمانی کوردستان لە یەکەم ڕۆژەوە وازەحا کە باسی تیرۆرکردنی بەداخەوەی چێک لەو فەرماندە سەربازیانەی کە شەهید بوون هەر لە یەکەم دقە دوای چەند ساعتی گەمە داوامان کە لیژنەی ئاوبەش پێک بێنرێ و یەکێتی نیشتیمانی کوردستان داوای کرد لیژنەی ئاوبەش لە هەردوو لا پێک بێنرێەوە هاوپەیمانانی شتیا بەشداری بکەن بەڵام کۆمەڵام سیناریوانەی کە دروستەکرێن تەنیا بۆ تێکدانی بارودۆخی هەرێمی کوردستانە چاوەڕێەوەین ئەم ئەمانە ڕێک بخرێنەوە علاج کرێنەوە وەزەی ئابووری سلووی پارێزگای سلێمانی باشتر بکرێەوە دادپەروەریەک هەبێ لە پرۆژە خزمە گوزاریەکانە تاوەکو ئێستا ژەم وەڵامە نییە لە لای سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ تیمەکەمان لە حکوومەت و مێدەکەین لە داهاتوە بەدەم ئەو کاوە داواکاریەکێتی نییە و داواکاری خەڵکەوە وەزعی ئەو شارەیە کە بێ خزمە گوزاریە ئەشێتی بارکی خۆی زانێکە بە دوایە بچێشکە بەڕاستی لێرە خەڵک گلەی لە یەکێتی نیشتیمانی کوردستانەکە کاتێ پرۆژەی خزمە بەڵام وازەحیش هەموو خەڵکی شەزانێکە ئێستا ئەو حکوومەتە کابە حکوومەتێکی دادپەروەر بووە حکوومەتێک وایە کە دادپەروەرانە خزمەتی هەموو ناوچەکانی بکرداوە مەسلەی ئاسەواری دوو ئیدارەی نێڵای لە هەرێمی کوردستان قانونی بودجێ بناردایەتە پەرلەمانی کوردستان بۆی کە شەفافیت هەبێت لەسەر چاوەکانی داهاتە کە من لەم منبەرەوە بە دەیان جار لە مقابلەکانە باسمان کردووە کە تاوەکو 21 سێ کە ڕۆژانە لە سەر و 420 بەرمیل لەوتەوە فرۆشراوە بە ئێستاشەوە شەفاف نییە من بۆ دوا جار لە مانگی دووە ڕۆژانە 420 بەرمیل نەوت دەفرۆشرا ڕۆژانە 420 بەرمیل ئەو مانگە 340 میلیارد دینار درا بە وەزارەتی دارایی بۆ موچە ئەگەر بێ ئێستا ئەوە کۆ بکەیتەوە بەرمیلیەنەوە 12 دلار ناکە و کەسیش نازانێت ئەو پارێ چی لێ هاتووە ئومێ دەکەین کە لەمەوەلا دوایەوەی ئەو ڕێکەوتنەی کە بە ناچاری کردمان لەگەڵ بەغا کە ڕێکەوتنێکی ناچاری بوو هەموو بڕەپارەی کە لە ڕێگەی نەوت لە ڕێگەی سۆمەوە بفرۆشەوە پارەکەی بگەڕێتەوە بۆ خەزێنی حکوومەتی هەرێمی کوردستان شەفاف و ڕوون بێ کە چیەگەرێتەوە بۆ حکوومەت دادپەروەرانە خزمەتی بە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستانی پێ بکرێت زۆر جار پرسیارەوە کرد ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەوڵێکە ژوڵێکە ئێمە کە کاتێک بارودۆخی ئەم شارەوە بێ بارودۆخی ناوچێکی دیاری کرایەوە بێ ئەگەر دوهۆک بێ ئەگەر هەولێر بێ هەمومانە شاری هەرێمی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو بەشێک لە حکومڕانی ئەم هەرێمە کە خەڵک ئاوا سەیریەکات ئەرکی خۆیەتی ئەرکێتی کە بە دوایە بڕات و ئەو خزمە گوزاریانی بۆ ئەوە نیە تەنیا بۆ سلێمانی وێ ئەو هەوڵانە بە بەردەوامی من بەکو بیام وتی بۆ هەرچی خزمەت بەم شارە پێشکات هەموو هەوڵەکان ئەخەینە گەڕ و هەمووشمان حقیقەتی بارودۆخەکە ئازاین کە ئێستای تر وای لێ هاتووە ئێمە تاقێکی ناچاری کراوە کە چاوەڕێەوەکەین کە ئیتر لە مۆلا نەوتەکە لە ڕێگە سۆمەوە بفرۆشێ و پارەی نەوتەکە لە ڕێگەی سۆمەوە بگاتە حکوومەتی هەرێمی کوردستان دادپەروەرانە خزمەتی هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان و مشارەکانی هەرێمی کوردستان بکەن ئەمانە کۆمەڵی کێشن کە ئومێد دەکەین لە نەگەنە توول نەکێشن زیاتر لەمە خەڵک مانوو بووە خەڵک هیلاک بووە بتوانین خزمەتی زیاتر پێشکەش بکەین و هەڵبژاردن لە کاتی خۆی بکەین و هەموو لایەکشمان ڕسوور بین لە بەردەم مێژووی ملەتەکەمان لە بەردەم خەڵکی هاوڵاتی ئەم هەرێمە کە ئێمە توانین هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بکەین و لە کاتی خۆی هەڵبژاردن بکەین و دەسەڵدەستی دەسەڵاتی شکرێ لە هەرێمی کوردستان. زۆر سوپاس بۆ برای بەڕێزمان کاک زیاد جەبار سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان لە بەرنامەی پانۆراما بەشدار بوو لەگەڵمان. زۆر سوپاس. ماندوومان کردی. دەستەکانە خۆش کاک زیاد چەند سوپاس. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵخێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا ئێوەش ساغ و تەندروست باش. خواتان لەگەڵ.